رادیوی گردیان دنگی زلالی هنرمندان دنگی زلالی هنرمندان قابران هوایارا حاکم بمیدان یاسیدارا من نانیم من آویارا أذنان من أهمي أويارا
فلك ثاني كدشتي رونقي بازار مقرور فلك ثاني كدشتي رونقي بازار مقرور تشكندي فنجكم من ننوسم وزر رخصارم ay babo khondurma شفت من رواجه مارو شفت من رواجه مارو روحي شيرين من هذا روحي شيرين من aman 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 زخمي كون ما تجانو زخمي كون ما تجانو ما لم يبرين من عدواب وابواب يمن بابي يمن راكي بابي من شامل ديني معوديني جواني دوري دامل خالك آمين يا بن بشريكي غامل ديني معوديني من دبن بشريكي غامل فهد لبر نصريني ديني ما ودي
کاکە دانیارجان وەڵی ئەگەر خۆی یارمەتیمان بە ئینشەڵا ئەبێ بگەینە هەموو قەزاناحەکان لە ئێستا بۆ دەزانین بۆ نێو قەیرانەوەی کە پێمان کراوە ئێستا لە سلێمانیە جابەجارێک شۆڵێم بەس بەرنامە لایڤەکانمان خۆشبەختانە ئەو بەرنامانی کە لایڤە لە ڕێگەی پیجی ڕادەی گەڕیانەوە ئەگاتە هەموو شوێنێکی دنیاوی کە سۆشیال میدیا بەکاربێنێ و بەم نزیکانەش ئێوە توانن لە ناو ئەوی مۆبایلی ئەندروید بەکاربێنێ توانێت لە ناو ڕادیۆگاردنە گوێبیستی بەرنامەکانمان بێت بەدایمی سپاس بۆ خەمخۆری کاکە دانیار كباني بصينا عروتا لجوانا بريحة بينا گۆرانجان بەڕاستی وایە قوربانە بەمەزانم هەڵی تەکنیکیمان زۆرە باوەڕ هەبێ هەر ئەمڕۆ ئەتوانم بڵێم بەبێ مبالەغا ناڵم بیزا بەس 15 جار کارەبا کوژاوەتەوە دەدەوە قوربانە بوو هەرو جیازانێ ماوە بەدەست کارەباوە کارەبای دوای 30 ساڵ حکومڕانی هەڵی ترافیک لایتە بەڕاستی ئەوە خەلەلێکی زۆر گەورەی زۆر کێشەمان بە دروستەکە هەندێک جیازبانەیە دی ساڵە ئەوەستێ دەبێ ئەگە دوور بین لە شوێنی ڕادیۆ بە پەلە تا فریایەکەوین ئەو حاڵەتەمان بە دروستەکە من مەمنونتانم بەگە تێبینەکانم پێ بڵێن هەست تێبینێکتانە بوو زۆر سپاسە ئەم پیاوەمانە نووسی بۆی ئاگادار بین نەزان پرستیم وەهنان کوشتنی ژیان کوشتم یاگەڕەنجان مەمنونم یەکەم جارە پرۆژێکی تاگەکەسی بەتەنیا خۆم بەڕێوە بم بەبێ کارمەند بەبێ هیچ کەسێک بەبێ پشتیوانی هیچ حیزب و هیچ لایەنێ هیچ جێگایەک پرۆژێکی تەواو هەلی سەربەخۆیە بە تاقی تەنیا ئەم براوچووکەی خۆت پێێستاوە حەزشەکەم بۆی خەڵک ئاسوود دەکەم بۆی دڵی خەڵک خۆشکەم هەموو ئامانجێکی بنەوەیە خەڵک هەمووی بێتاقەت و دڵی پڕە بەڕاستی دەستەکانت خۆش بێت ڕادیۆی ملی گەڕیان کەناڵێک بۆ ڕەوینەوەی خەمەکان قەتار و خاوکە بەڵام خۆت و ئەسڵی وشەکە بیری ئێمە هەروە گۆشتنە قەتار و خەڵکە بەڕاستی ئەوە من ئامانجمە ئەوەی کە ئاواتمە لە ڕێگەی ئەم ڕادیۆیەوە بە خەڵک بڵم هونەری میلی تەنها بەس ئەوەنێ کە گوێبیستێ بن شەڕەبەند و کۆمەڵە بەندی سەریعوەنی قوربان هونەری میلی قەتار و خاوکەرە ئەڵاوەسی و خۆشیری و ئایایە هۆرە و سیاچەمانەیە لاوەک و حەیرانە زۆر سپاس کاک گۆرانجان زۆر مەمنون کاگە نۆری خەیات زۆر سپاس چاوەماچەکەم لەبەرەوە بێ خەڵک تێبگە هونەری میلی ئەمانە ڕۆژانە
بەرجێ خەڵک پێ زۆر خۆشحاڵم کە شۆفێری تەکسیەکان ئەمڕۆ لە ڕاستەقۆگای پەیوەندیان کرد هەندێکیان زۆر سپاسیانەکەم کە ڕادیۆکان لەسەر ڕادیۆ میلی گەڕاندانن چکە ئەوان نەفەر لەگەڵیان ئەسوارە بێ هاوڵاتی لەگەڵیان بسەرەکەوێت حەزەکەم کەەوە بەڕاستی گوێ لە هەندێک ڕادیۆ نەگرن کە کولتوری نێتەوەکەمان نەشێت لا يا صحراء دکتۆر نیازیان بە قوربانە بم زۆر سپاس دەکەم دکتۆر نیازیان ئەمە لێرەوە ڕابگەێنم ئەم بژێکی خۆش بۆ هەموو هونەرمەندانی هاوڕێم شێوەکار بێ شانۆکار بێ گۆرانی بێژ بێ هەچ هونەرمەندێک هەچ ڕێکلامێکی هەبوو بەبێ بەرامبەر بۆ شانۆگەری بۆ هەچ کارێکی هونەری بۆ هەچ ئەلبومێکە بڵاکەدەوە لێرە بەبێ بەرامبەر لە ڕادیۆی میلی گەڕیان بۆی بڵاوەکەینەوە هواي منصرين كرفكم كزايمون کاکە مەجیدیان سڵاو بە قوربانم من کاتە باش هەر لێرەوە تا گەرمیانی خۆشەویست من ببرم داخل تطبط الأمرياء واي واي Justas.
تقبل من قبلك لفت الصمت الأبرياء توما غرم بامن بيغان توما غرم بامن بيغان من كمي سربون اليان تاتام نسكيت من كمي سربون اليان تاتام نسكيت من أشارو يارنا جيان أنكو جريان برم جيان لهم جياني بجاكا وشاويسي بادو مجيان كان عجلني نار البيمان فبيعا من ناكلا وجانا فبيعا من ناكلا بە هیوای ڕۆژی خۆشم بۆتان خۆشەویستان گوێبیستی ڕادیۆی میلی گەڕیان بنەوانی کە لە ناو شاری سلێمانیان لەسەر شەپۆلی 94.1 بەم زوانە هەوڵێن ئینشەڵا لە ڕێگەی ئەپلیکەشنی مۆبایلیشەوە بگەینە هەموو شار و شارەچکەکان ڕۆژێکی خۆش بۆ ئێوە.